لە درێژەی کاروانی خزمەت و کار و چالاکیە جۆر بە جۆرەکانی دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەی شۆڕشی دەستگاکە بەرگ و پێداویستی جەژنی بۆ 200 منداڵی نازداری ناحیە شۆڕش دابین کرد. بەرپرسی نووسنگەکەش دەڵێت هەرچەند کارەکانی بەخشین سنووری وڵاتی تێپەڕ کردووە بەڵام خزمەتەکانی بەخشین لە سنوورەکە زۆر زیاترە لەو خزمەتەی لە دەروی کوردستان دەیکەین. ئێمە وەکو دەستگای خێرخوازی نووسنگەی شۆڕش ساڵانە چەند پرۆژێکمان هەیە بۆ مناڵی بێباوەک بۆ وەکو جلوبەرگ کاتێک کە مەکتەب سەرەتایی کە قوتابخانە کرێتەوە و جژنی قوربان جژنی ڕەمەزان ئیم ساڵی سەما 200 منداڵ جلوبەرگی جەژنمان بۆیان کڕیوە هەموو پێداویستێک پێڵا و جلوبەرگ و بۆ ئەم جەژنە خۆم 1-2 ساڵ چوون وەفیق ئەو هەموو پارەی کە لە ئەفریقا تەوزیع ئەکرێ بەقەت هەموو پارێنێکە لەم دەڕۆژەیە لە شۆڕش تەوزیع کرا شۆڕش و دەوروبەری داوەتە فەقیر و هەژاری ئەم سنوورە ئێمە هەر یەک پرۆژەمان نێوەس پرۆژەکانمان زۆربەی نادین بە کامیرە وانە ئەو چەند پرۆژەیەک نەبێ دەوڵەمەند هەیە خێرخواسەی خوازای بادە حەزەکە بە غەیری کامیرە بینێ خەڵێمە شەیدین سوپاز وغا چەندەها خانومان کردووە هەر لەم دەڕۆژە و لە ڕەمەزانەوە تا ئەم دەڕۆژە سوپاز وغا چەندەها ماڵ خواردمانداوە چەندەها ماڵ پاربڕێ پارەی زۆرمان داوە پێ منداڵان و دایکانی منداڵانی نازدار دڵخۆشن کە بەخشین بۆتە سێبەر و پشت و پەنا بۆیان و بەدڵی خۆیان جلوبەرگی جەژن هەڵدەبژێرن. سپاسان کە بەری جەژنێکدا بۆمان کرێتمان تا خۆش کردە سپاسی دەرگای بەخشینەکەی کە بۆ ئەم جەژنێکمان خۆش کرد جلوبەرگی جەژنە بۆمان کرێ سپاسی خێرخوازانەکەی زۆر پاسی لێ کۆمەڵاکەی دەستگای ئەم بەخشینە زۆر چاکن زۆر دەستخۆشیان لێکەین لە هەموو بۆنەیەک و جەژنی ڕەمەزان و قوربانی یارمەتی مناڵی بێباو کە دەن بەڕاستی خۆیان سەرمانیانە ڕازگۆیی و دەستپاکی و ئیشیان جوانە و هاوکاری مناڵی هەتیوەکەن ئیمڕۆ هاتوونە منە دڵمان خۆشە مناڵ دلی جەژنەکات بەدڵی خۆیان ئەم بەڕێزانە جل بۆ مناڵی ئێمە ئەکەن هەیە توانای نییە خۆی بیکڕ ئێمە بەدڵی خۆمان هیچ زەخرێک ناکەنە سەرمان بەدڵی خۆیان لە جێگای باوک و دایکیان بۆ مناڵی بێباوک کردوتەوە. سپاسی دەستگای خێرخواز بەخشینەکەین بە هەموو بە خواردنەوە بە پارەوە بە جلوبەرگوە هەموو جەژنێ لەگەڵماناونە زۆر سپاسیانەکەین خوای گەورە پاداشت و خێر و بەرەکەت برژێتە سەر ئەو کەسەیە کە ئەم جلەی کردەوە سەر بەرنامەی بەخشینە مناڵەکانمان ئەمەنە دڵیان خۆشە هەتا خوا بڵێ بەسە بەزانە ئێمڕۆ باوکی خۆیان هاوڵونێتی. لە ئێستادا و لە سەردەم نووسنگەکانی بەخشین لە کوردستان ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی هەژار و کەم ئەندام و منداڵانی بێباوک خۆشی جەژن بچێژن و لە شادیەکانی جەژن بێبەش نەبن. ڕێبن محەممەد کەناڵی پەیام قەزای چەمچەماڵ.